تەوەری دووەمی بەرنمەکە تایبەت دەکەین بە هەوڵەکان بۆ ڕێخستنی ڕێنمایی تەندروستی و سەلامەتی پیشەی کرێکاران کە بەردەوامی هەیە و لەو سەونگەیەوە بە بەشداری چەند پسپۆڕێک و شارەزایکی بواری کار و ڕاهێنانی پیشەی کرێکاران و وەرکشۆپێکی تایبەت بەو بابەتە ڕێکخرا بوو. بێگومان سەلامەتی کار و سەلامەتی کار و پیشە یەکێکە لەو بابەتە گرنگەکان کە دەبێت دەستەبەر بکرێت لە کاتی کارا، چونکە سەلامەتی ئەو کەسی کە بە پیشەکە هەڵەسێ لە هەموو کارەکانی تر گرنگترە. با بزانین لە هەرێمی کوردستان چۆن کار لەسەرەوە کراوە، پێشتر چۆنە، ئێستا چۆنە، پێشتر چۆن بووە، یاساکان چیمان پێ دەڵێن و ئەو پێشنیارانە چین کە دەوتێت دەخرێتە ڕوو بۆی کە ئەم بابەتە چاکاری تێدا بکرێت، هەموار بکرێتەوە. بۆ مەبەستە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و میوانداری بەڕێز حەسەن ڕەمەزانمان کردووە کە بەڕێبەری ڕاگەاندنی سندیکای کرێکارانی کوردستانە. کاک حەسەن، سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. یاسای سەلامەتی کاک ڕەنج، سڵاو لە کرێکاران و لە بینەرانی ئازیز. سڵاو لە جەنابیشت. با پرسیاری یەکەممان ئەوە بێ کە ئێوە بۆچی دەتانەوێت ڕێخستنەوە جارێکی تر بۆ سەلامەتی کار و پیشە بکەنەوە؟ بڵێ خۆی سوپاس بۆ ئامادەکردنی و بەرنامەیە بە تایبەتی لەسەر کار و پیشە. خۆی کار، بابەتی کار پێویستێکی ژیانی کۆمەڵایەتیە. هەنی بە تایبەتی ئێمە کە وەکو سەندیکای کرێکاران کار لەسەر بابرین توێژی کرێکار دەکەین. کرێکاران پێناسەی تایبەت بە خۆیان هەیە. کرێکاران لە سەردەستی کرێکاران وڵات ئاوادان دەکرێتەوە. کرێکاران زۆرینەی هەرە زۆری کۆمەلگان. بۆیە کرێکاران پێویستیان بە ڕێخستنەوە هەیە، پێویستە یاساکانیان یاسای تازە بن، ئەو یاسانەی کۆنن هەموار بکرێنەوە، یاسای تازە دەربسی تایبەت بە کرێکاران. یاساکان هەنە، بەڵام ئەمە ئێستا پرۆژە یاسا هەیە لە ئەنجومەنی وەزیران، پرۆژە یاسای کار، پرۆژە یاسای خانشتەسەبەری کۆمەڵایەتی بۆ ئەوەی هەم هەرێمی کوردستانیش یاسای تایبەت بەخۆی هەبی بۆ کرێکاران. یاساکان یاسای عێراقین، یاساکان کۆنن، ڕاستان دەمادە و بڕگەی باشی تێدایە، بەڵام ئێستا ئێمە تەمشا دەکەین کرێکاران ژیان کاری وەبەرهێنان بەرەو زیادبوون چووە. کرێکاران لە شوێن کارەکان پێویستیان بە سەلامەتیە، پێویستیان بە چاودێریە. باشە، ئەوەی کە پەیوەستە بە سەلامەتی کار و تەندروستی پیشەکاران و کرێکاران، ئەوەی کە ئێوە بە دوواداچۆنتان کردووە لە شوێنی پرۆژەکان، لە شوێنی کارەکانیان جێبەجێ کرێ، ینی ئەوەی ئامارە لە بەردەستی ئێوە چەند کرێکار هەتا ئێستا لەم ساڵا بە تایبەتی بەهۆی ئەوەی کە سەلامەتی کاری نەبووی جانی لەدەزاوە؟ بەڵێ، ئەم ساڵ 2022 بەڵێ بەداخەوە 5 کرێکار ژیانیان لەدەستداوە لە شوێنی کار. ئێستا شوێنی کار ئێمە نارین هەموو خاوەنکارێک بڵم، بەشی زۆری خاوەنکارەکان پێداویستەکانی سەلامەتی بۆ کرێکاران دابین ناکەن. جاروەیە کرێکارەکان خۆیان وەکو پێویست کەم تەرخەمیان تێدا هەیە لە پابندبوونیان بە سەلامەتی پیشەیی. بە تایبەتی لە هەندێک شوێن هەیە ئێستا پرۆژەکان باڵەخانەکان بەرز بوونە. بۆ نمونە ئەو ڕۆژە کرێکارێک لە مەسعەدەشی ئەو مەسعەدانەی کار لە کاتی ئیشکردن کاری بەردەستە بۆ کارکردن، کرێکارە کەوتۆتە خوارەوە، خۆی تێهردایە، ینی ترسایە بزانە جوولەی کردی ئەو مەسعەدەکە. دوو کرێکار بوون خۆیان تێهرداتە خوارەوە، کرێکارێک سەری بەڕەسیف کە تێژیان لەدەزاوە. ئەگەر کرێکارە پشتێنەی خۆبەستانەوەی هەبوایە لەوێ لە کاتی سواربوونی ئەو مەسعەدە، یان کڵاوی سەری لەسەر بایە، ئەو سەری کە بە ڕەسیفکەتیە ئەو کڵاوی لەسەر بایە تاسیری لێ نەدەکرد. ینی ئێستا دەبینی لە شوێنی کارەکان بە تایبەتی نەکار مەترسی بەربوونەوە و مەترسی پیشەیانی لە کاتی کارکردن، بەڵام ئێستا مەترسی تەندروستی شەیە. ئێستا لە شوێنی کارەکان بە تایبەتی ئێستا گەرمایە، وەرزی هاوینە،
نەخۆشی وەرزی هەیە ئێستا ناو کرێکاران بە تایبەتی بە شێوەیەکی گشتی ناو کۆمەلگا بەربڵاو بەڵام زیاتر ناو کرێکاران کا حەسەن چێ بە دوواداچوون بۆ ئەمانەکە ئەنی مەسن لە شوێنێک کابینی سەلامەتی کرێکار دابین نەکراوە لە شوێنە کابینی پابەندبوون نییە پێوەی ینی چێ بە دوواداچوون بۆ ئەماکە ئەو لایانی پەیوەندیدار بڵێ لایانی پەیوەندیدار خۆی ئێستا لێژنەیەک هەیە لێژنەی پشکنینی کاری پێدەرێن ئەو لێژنەیە نوێنەری ئێمە سندیکای کرێکاران تێدا بەشدارە نوێنەری ژوورە بازرگانیەکانە و نوێنەری بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەت سەر بۆ وەزارەتی کارە ئەو لێژنەیە ڕۆژانە سەردان دەکەن بەڵام لێژنەکان کمن لە پارێزگای هەولێر 5 لێژنە هەیە سەردانی شوێن کارەکان دەکە بە نسبەت پارێزگای شارەشی گەورەوەکو هەولێر زۆر کەمە پێویستە زیاد بکرێ و لێژنەی لایانی دیکەی وەکو لێژنەی سەلامەتی تەندروستی لەگەر بەڕێوەبەرایەتی کار ئەو لێژنەیەش زۆر جار نوێنەری ئێمە سندیکای کرێکان لەگەر بەیەکەوە دەستین سەردانی شوێن کارەکان دەکەن بەڕاستی ئەو لێژنەی سەعە و سەلامەتی پێدەگوترێ پێویستەوە زیاتر کارا بکرێ لەبەرەوەی ئێستا بە تایبەتی وەکو ئاماژەم پێدا دەچیە زۆر شوێن کار خاسەتەن لە کاتی خواردنی ینی ئەو شوێنکارانەی کە خواردنی کرێکارەکان لەوێ نان دەخۆن ئەگە ئەو خواردنە لە ناو ساردکەرەوە نەبێ یان لە ناو ساردکەرەوە نەبێ یان بە پاچی یان ئەوە نەبێ بەڕاستی گەرمایە ئێستا ڕاستەخۆ کاریگەری هەیە لە سکرێکارەکان تووشی نەخۆشی دەبن و خۆی بە پێی یاساش هەر پرۆژەیەک 50 کرێکاری هەبی دەبێ لانی تەندروستی سەیدی دەرماخانەیەک لەو پرۆژەیەدا هەبێ بۆی سەلامەتی کرێکاران لە کاتی هەڕوو داوێک هەر نەخۆشیێکی ئەو کرێکارانە لەوێ 50 کرێکار لە شوێنە کار بکە دەبێ یاریدەرشی پزیشکی چاودێری ئەو کرێکارانە بکە ئەگەر 100 کرێکار بەسەرەوە بدەبی ڕۆژانە دکتۆرە چاودێری کرێکارەکان بکە ئەگەر 500 کرێکار لە شوێنە کار بکە دەبێت بکێش تەندروستی لەو شوێنەدا هەبی بۆی تەندروستی کرێکارەکان سەلامەت بێ باشە کاک حەسەن خۆی یاساکان زۆر ئاماژیان پێکردووە بە سەلامەتی پیشەی لەسەر ماف و ئەرچی کرێکار لەسەر تەندروستیان بەڵام بەداخۆ زۆر بە بڕگەکان جێبەجێ نەکراوە باشە کاک حەسەن لە ماوەی ڕابردوو بینیمان کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کۆمەڵە کەسی دامەزران وەکو بە ناونیشانی چاودێر ینی ئەمانە چنە شوێنی ئەو کارانە و لەوێت چاودێری کارەکانەکەن و بەردەوامی بە دوواداچوونی بۆکەن ئەمە ئەتوانێت تا ڕادەیەک ئەو بابەتی کە پەیوەستە بە سەلامەتی کار بڵێن ڕێکی بخاتەوە یاخود کۆنتترۆلی بکە شتێکی وامان نەدیتووە بەڕاستی یانیاتە ئێستا بە شێوەی کردداری بە دوواداچوون نییە لە بۆ ئەوەی کە کرێکاران زیاتر ینی چاودێریان بکرێ بۆ ئەوەی لە هەموو ڕوانگەکانەوە لە ڕووی سەلامەتی پیشەیەوە چاودێریان بکرێ و داکۆچیان لێ بکرێ ڕاستە ئێمە باسم کرد کۆمەڵک لێژنەمان هەیە و ئەومان هەیە بەڵام زیاتر کرێکاران وەکو ئاماژەم پێکرد توێژەی کاری گەرن دەبێت لێرەدا زۆر بە باشی بە تایبەتی وەکو باسم کرد ئێستا پرۆژەکانی وە بەرهێنان ڕویان لە گەشەکردن کردووە وەرزەکە ئێستا وەرزی گەرمایە ئێستا پێویستە ڕۆژانە ینی بە شێوەش بەرفراوان چاودێری کرێکاران بکرێ و ڕەوشی کرێکاران بەرەو باشبوون باشتر بکرێتن نەکە لە ڕووی تەندروستیەوە بەڵکو لە ڕووی مافەکانی کرێکاران مافی خۆیانەکە مادە یاسایەکانیان بۆ جێبەجێ بکرێت زۆربەی بڕگەکان مادە یاسایەکان جێبەجێ ناکەن بە تایبەتی ئەو کرێکارانێکە زمانیان نییە کە لە شوێنێک کار دەکەن تووشی ڕووداوەشی نەخوازرا و دەبن هیچ مافێکیان نییە باش وەڵام نەمێ پرسیار لەوە بکەم کاک حەسەن کە کەسێک تووشی ڕووداوێکە بێ کرێکارێک تووشی ڕووداوێکە بێ خوانەخواستە لە نێو یەکێک لە پرۆژەکان یاخود لە نێو ئەو شوێنەی کە کاری لێکە دوجار لەوانەیە ئەمە لێکەوتەی هەبێ لەسەر تەندروستی ئەو و نەتوانێت جارێکی تر کاری کرێکاری بکاتەوە لە ڕووی تەندروستیەوە پاڵ پشتیەک هەیە بۆ ئەم کرێکارە ینی هیچ ئەوە هەیە کە هاوکاری بکرێ توانێت پاڵپشتی بێ بۆی کە هاوکاری بکرێت ئەم ناتوانێت جارێک کرێکاری بکاتەوە
ئەگەر زەمان کراو بێ یعنی ئەگەر زەمان کراوبی هەیە زەمان کراو بێ بەڵێ مافی هەیە بە پێی یاسا ئەوە تەواوی مافەکانی هەیە ئێمە کوسەندیکای کرێکاران لەو کاتەدا ینی پشت بەستن بە یاسا ئەمە داکوشی لەو کرێکارە دەکەین بەڵام ئەگەر زمانی نەبێ هیچی بۆ ناکرێ بۆ نمونە لە زۆر شوێنەکان خاوەنکار بەشە کرێکارەکانی زەمان دەکا بەشێکی زەمان ناکە ینی لێرە هەندێک خاوەنکاری بێوجدان هەیە ینی مافی کرێکارەکە نادا بە پێی یاساکان تعامل لەگەر کرێکارەکە خۆی چۆن قبوڵیەکە مادە شەیە بۆ نمونە مادەی نۆ ئەمە زۆر زار باسما کردێ لە یاسای ژمارە چاری ساڵ 2012 مادەیە کە بۆ کرێکارانی بیناسازی و کرێکارانی ڕۆژانەکە خاوەنکاریان نییە بۆ ئەوان زەمان بکرێن باشە کرێکارەکە بۆچی ئەم بەمە ڕازیە بێ ینی کاتێک کە خاوەنکارێک لە شوێنێکە کارەکە و کۆمەڵێک کرێکاری هەیە و لە پرۆژەیەکایە و ئەبێت دەستەبەریان بۆ بکە ینی مافیان بۆ دەستەبەرکە لە کاتێکا کە ناکرێ چۆن قبوڵەکرێ لە خاوەنکارەکە وە کرێکارەکە بۆچی قبوڵیەکە کاکە ڕەنج بڕوا بکەن ینی کرێکاری ئێستا ئەمە زۆر زار باس لەوە دەکەین کە کرێکاری ناوخۆیان ئەگەر تەمشا بکەین بارودۆخیان زۆر خراپە کرێکاران زۆر بە کرێکاران کرێچین ینی بازار گرانە ژان و گوزەران زۆر ئەستەم بووە یان ناچارن بێدەنگ دەبن ئیشەکەتەنە بۆی ئیشیان دەستکەی بۆی ئیش بکەن ینی تەسعێ بە ژیانی خۆیان دەدەن کاکە ڕەنج بۆی ئێستا بۆیە بێدەنگ دەبن ئەگەر ناخۆی کرێکاران بێدەنگ نابن بەڵام تەمشا بکەین ئێستا ینی لە ڕوانگەشی دیکەوە کرێکاری بیانی هەتا ئێستا بە شێوەی زۆر ناڕێک یعنی کە دەرێم ناڕێک مەبەستمەوەیە بە پێی بەبێت جێدانە یاسا لە ڕێی ئەملاوە لە ڕێی کۆمپانیاکانەوە بە شێوەی قاچاق دێن لە هەرێمی کوردستان کار دەکەن زیاتر دەتوانین برێن کرێکاری بیانی ئێستا ئیش بۆ کرێکاری ناوخۆ نییە کرێکاری بیانی زۆرترین کرێکار لێرە کار دەکاتن و ئەوانش کرێکارن کرێکاری بیانی ئەمە وەکو سندیکە کرێکارن هەر کرێکارێک لە هەر وڵاتێک بی لە هەر شوێنێک بی ئەگە بیانی بی کرێکاری ناوخۆ وەکو کرێکار وەکو سندیکە کرێکارن ئێمە داکۆشی لێ دەکەین هەمان مافی کرێکاربوونی هەیە بەڵام ئێمە لەسەر ئەوەی کە کرێکار بێدەنگم بۆ نمونە کرێکاری بیانی کە لێرە کار دەکا ئەوان غەریبن لێرە بێدەنگن مافەکانیشان پێشێل دەکرێت حە قسە ناکەن کرێکاری خۆشمان وەکو باسم کرد بۆ ئەوی ئیشیان دەست بکەوێ زۆر زار بێدەنجی هەڵدەبژێرن بۆی خاوەنکارەکە دەریان نەکا ئێمە وەکو سندیکای کرێکارانیان لایانی پەیوەند من دەرێم داکۆشی دەکەین بەڵام جاری وا هەیە ئەگەر یعنی بابرین گرفتەك دروست بی لە نێوان خاوەنکار و کرێکارەکەدا ئەو کاتە ینی بابەتەکە دەگاتە ئەوەی کێشەی شخصی کەسی ینی ئەو کاتە ینی کرێکارەکە دەترسێنەوەی کە کارەکەی لە دەست بدە ینی ئەوە شەیە باشە ئەی چارەسەر چییە بۆ ئەمە ینی کرێکارێک پێویستی بەکارە و خاوەنکارێکیش پابند نییە پێوەی ینی ئێوە لە ئەو گفتوگویانەی کە کردوتانە لە نێوان خۆتانە و وەرکشۆپیش کراوە لەو بارەیەوە چیتان دەست نیشان کردو بۆی کە گۆڕانکاری و هەموار کرێ لە یاساکە لەسەر ئەو بابەتە بە ئەوە زین چۆنە لایانی دەسەڵات حکوومەت دەبێت زۆر بەجددی بێتە سەرخەت یاساکان جێبەجێ بکە وە سزای ئەو خاوەنکارانە بدرێکە پابەندی یاساکان نین مافی کرێکاران پێشێل دەکەن ئەوە چارەسەرێکە یان لێژنەکان زیاد بکرێت لێژنەکانی بە دوواداچوون کە چاودێری کرێکاران دەکرێت لێژنەی تەندروستیە یان من دەڵێم ینی ئەوە بەڕاستی ئەرچی پەرلەمانی کوردستانە ینی بێتە سەرخەت لێژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی لەسەر ئەو بابەتە زیاتر قسەی لەسەر بکرێت وەرکشۆپی زیاتر گفتوگۆی زیاتر ڕێکخراوەکانی دیکەش پەیوەستە وەکو هاوکار وەکو ئەوەی کە ڕێکخراوی مەدەنین لە هەر شوێنێکن هاوکار و هەماهنگ بن بۆی توێژێکی سەرەکی توێژێکی کاریگەری کۆمەلگا کە وڵات لەسەر دەستی کرێکاران بنیاد دەندرێ هەر کرێکارانە دەتوانن بڵێن هێزی کار و هێزی ئاوەدانکردنەوە و هێزی کاریگەری ئابووری وڵات. کاک حەسەن
باشە با بزانین ئەمە ئەو بابەتانەیە کە پەیوەستە بە کرێکاران و مافەکانی کرێکارانەوە لە بواری ئەوەی کە مافەداراییەکانیان یعنی ئێوە هیچ شتێکتان کردو بۆی کە کرێکارێک لە شوێنێکی کارە کە کار دەکات مافەداراییەکانی بۆ دەستە بەربکرێم بۆ نمونە ئەگەر کرێکارێک ڕۆژانە مافی ئەوەی هەبێت لە شوێنێکا بە 25,000 یا بە 30,000 لای خاوەنکارێک کار بکە جاری وا هەیە کەمتری ئەدرێتێ یاخود کەمتر لەو مافەی کە هەیەی پێی دەدرێت لەمایانە ئێوە چیتان کردووە لە کاتی گفتوگۆکانە چ ڕێگە چارێکتان داناوە کاکە ڕەنج خۆی بزانە ئەوە خۆی ئێمە چیمان کردو ئێمە پشتمان بە یاسا بەستوە هەر کرێکارێک دەستە شوێنێک کە کار دەکات گرێبەستی کار گرێبەستی کار لە نێوان خاوەنکار و کرێکارەکە ئەو گرێبەستە دەنووسرێتەوە بە پێی یاسا ینی دەبی گرێبەستی کار هەبێ لە نێوان خاوەنکار و کرێکار ئایا ئەوە بە ڕزامەندی خاوەنکار و کرێکارەکە کرێکەی چەندە سەعاتی کارکردنەکەی ڕۆژانە چەندە پشوەکەی چەندە ئەوانە موچەکەی لە چ ڕۆژێک دەدرێتی ئایا مانگانەیە ڕۆژانەیە ئایا بە شێوەی کاتژمێرە کارکردنەکەی ئایا بە شێوەی پارچەیە ینی بەو شێوەیە ئەوە ڕێک خراوە ئەمە کە قسە لە سیاساکان دەکەین جێبەجێ بکری ئەوە یاساکان بەڵام ئەوە لێرەدا کە باز ژێوی ژانی کرێکاریان موچەی تایبەت بە کرێکار ئێمە زۆر داوامان کردوە کوسەندەکەی کرێکار موچەی کرێکار کەمە پێشتر 285,000 بوو چەندان زاری یاداشتماندا وەزارەتی کار و لایەنی پەیوەندیدار و پەرلەمان و حکوومەت و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کە کرێکار مانگانە پێشتر ئەگە باز لە مانگانە بکەین مانگانەی کرێکار پێشتر 285,000 بوو بەڵام خۆشبەختانە ئەوە وەکو شتێکی باش بوو کە ئەوسار وەزارەتی کار و ئەنجومەنی وەزیران ئەو بڕیارەیاندا ئەو پێشنیارانەی ئێمەکە کردوبوومان موچەی کرێکار ئێستا مانگانە 350,000 بۆ کرێکارێکی ناکارامە و سعاتی کاتژمێری کار 2500 دینار کە پێشتر 1500 دینار بوو ئەو وەکو دەتوانین برین تا ڕادەیە وەکو دەستکەوتێکە باشە و هەروەها ئەگەر بازدەوە بکەین کرێکاران ئەمە زۆر جار داوامان کردووە ینی ئێستاش لە ڕێی ئەو کەناڵە بەڕێزەی کورساتیش داوا دەکەم لە لایەنی پەیوەندیدار لە حکوومەت بۆ ئەو کرێکارانەی کرێنشینن بەڵێ بار و گوزەرانیان خراپە هاوکاریان بن بۆ ئەوی زەویان بەسەردا بەشکەنیان شوقەی نیشتە زیێبوون دەکرێت ینی ئەولەویەتێک بدرێت بۆ کرێکاران و کرێکارانێکە کرێنشین لە کرێسین دەستخۆش بۆ بەڕێز حەسەن ڕەمەزان بەڕێوەبەری ڕاگەیاندنی سەندیکای کرێکارانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ئەستێدەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانەوەی زۆر سپاس دەکەین سپاس بۆ بەڕێستان کاکەڕەن سپاس بۆ بینەرانی خۆشەویستی سڵاو بۆ کرێکارانی عزیز سپاس بۆ تۆش